بێلانەبوونی گەنجێک لە شاری هەولێر نزیکەی 2 مانگە لەسەر شەقامەکان دەخەوێ. سەرەتاوتی من ئافرەتم، دوای ئەوەی خەڵکەکی زۆر زانیان ئەمە 100% ئافرەت نییە و دواتر دانی فاروق محەممەد ئەمین ڕاستیەکەی درکاند، وتی من ئافرەت نیمە بەڵام نێرامووکەم، واتە ڕەگەزی سێمە لە نوێترین پرۆگرامی کلیل میدیا بەناوی ڕاستیەکان بزانە. دانی فاروق محەممەد ئەمین ئەو گەنجەیە تەمەن 27 ساڵە خەڵکی شاری هەولێرە. لە سەرەتای دەرکەوتنی باسی لەوە کرد من ئافرەتم و کەتومەتە سەر شەقام، لەسەر عارەبانە شەوان دەخەوێتن و وا لە ترسی سەگ چەندین ڕۆژ چۆتە ناو پارک، بەڵام ئەلەوێ هەوڵی ئەوەیان داوە دەست درێژی بکەنە سەر و دواتر گەڕاوەتەوە لای عارەبانەکەی خۆی و وەلە عارەبانەکەی خۆی دەژیتن و بژێوی ژیانیشی لەسەر ئەو کەسانەیە کە یارمەتی دەدەن لەو شوێنێک کە ئەو لێ دەخەوێ لێ نزیکن، ڕۆژانە 1000 بۆ 2000 بۆ 3000 دەدەنێ و یاخود خواردنی بۆ دەبان. ئەو گەنجەیە بازەوە دەکاتن لە ماڵەوە ڕای ناگرن و وا براکانیشی دەریان کردووە لە ماڵەوە هەر کاتێک بوێ پەیوەندی بە برایەکانیەوە بکاتن ڕاستەخۆ برایەکانی بلۆچی دەکەن و لە مۆبایل جوابی نادەڕەوە. دانی باز لەوە دەکاتن من گەنجێکی سەرگەردانم و 27 ساڵم و تەنها خوشکێکیشم هەیە و منداڵی هەیە، بۆیە ئەویش دەستی زۆر کورتە، ئیوەی نییە بچمە لای و لە لای ئەو بمێنێمەوە. ئەو گەنجەیە باز لەوە دەکا ساڵانێکی زۆر لە وڵاتی ئێران نیشتەجێ بوونەوە، بەڵام خەڵکی شاری هەولێرن لە 2010 گەڕاونەتەوە هەولێر و لە ساڵی 2019 داکی ئەوانی جێهێشتۆ تاوەکو ئێستا هیچ کەسێک نازانی لەکوێ و باوکیشی نەماوە. ئەو گەنجەیە سەرگەردانی سەر شەقامەکان بووە بۆ ماوەی چەندین مانگ لە کافتریایەک و لە چەند شوێنی جیاواز کاری کردووە، بەڵام لە کۆتاییدا بێکار ماوەتەوە و کەوتۆتە سەر شەقام و 2 جاریش هەوڵی ئەوە داوە خۆی بکوژێتن، بەڵام جیرانەکانی نایەهێشتۆ خۆی بکوژێتن. ئەو کاتە خانووی هەبووە، بەڵام لە کۆتاییدا خاوەن خانۆکە دەری دەکاتە سەر شەقام لە بەرەوەی نەیتوانیوە کرێ خانۆکەی خۆی بداتن و لە ئێستادا لەسەر شەقام ژیان بەسەر دەباتون و دەخەوێ و دەنوێت و هەردەستێتەوە و وازەوەش دەکاتن مۆبایلەکەشیان تەنانە لێ دزیوم کە مۆبایلەکەم عەلی باپیر بووە. وەروەها زۆربەی ڕاگەیاندکارەکان و تیڤەکان سەردانی ئەو خاتونەیان کرد، هەرێکە و بە شێوازی قسەیان لەگەڵ کرد. سەرەتادا ئەو کەسایەتیە دانی خۆی وەکو ئافرەتە گناسان بە خەڵک، بەڵام ڕاستەوخۆ خەڵک زانیان ئەمە ئافرەت نییە سەتانسەت و هەموو خەڵک پێیانوت تۆ ئافرەتنی و تۆ پیاوی. دانیش بە قورگی پڕگریانەوە دەڵێ من پیاوە نیمە و ڕاستە ئافرەت نیمە، بەڵام پیاویش نیمە، من نێرامووکەم، واتە ڕەگەزی سێمە و چەندین کەناڵ بە شێوازێکی زۆر سەیر چاوپێکەوتنیان لەگەڵ کردبوو. دانەیەکیان دەیوت قەدی باوکی لەسەریتی پێدەوت تۆ پیاوی یان ژنی، بۆ شێوازەیە پرسیاری لێ دەکرد بەبێ ئەوەی بزانێ ئەو کەسایەتیە شەوری بریندار دەبێتن یا خودنا، بەڵام بەردەوام بوو لەو شێوازە پرسیارکردنێ و وەڕەخنەیەکی زۆریش لەو پێشکەشکارە گیرە و دەژڵێتن پێم خۆش نییە بمبەنە ئەو شوێنەی کە ئافرەتی لۆکۆ بۆ تۆ و منیش لەوێ دابنێن و بەخێوم بکەن. من پێم خۆشە لە ناو ماڵێک بژیمەوە ماڵێکم بۆ دابێن بکەن، لەبەرەوەی لەوەتی من هەمە هەر لە ماڵەوە ژیاوم، لەی شوێنێکی لەو جۆرە نەژیاوم و لە ئێستادا لەلایەن ئاسایشی هەولێرە ئەو کەسایەتیە و خەریکن ژیانی بۆ ڕاستەڕێ دەکەنەوە و ئەو شتانەی کە پێویستە بۆی فراهم دەکرێتن. ئایا پێت باشە هەچی کەسایەتی بێلانەکانە دەستی یارمەتی بۆ درێژ بکرێتن و هیچ کەسێک نەبینین لەسەر شەقام وەکو چەندین وڵاتانی ئەوروپی کە زۆربەی کات ڤیدیۆکان دەبینین چەندین کەس بێلانە و بێجێگا و ڕێگایە لە زۆربەی وڵاتانی دنیا ئەو شتەیە باوە. پێت خۆشە لە باشووری کوردستان ئەو جۆرە بابەتانە زیاد بێت یاخود دەست پێشخەری بکەین بۆ ئەوەی بە هیچ جۆرێک ئەو کەسایەتیانە نەکەونە سەر شەقام و دەستی یارمەتیان بۆ درێژ بکەین.